سڵاوی خوای گەورەتان لێبێت. ڕۆژوانی ئازیز بینەرانی SPU، ئومێدی لەش ساقی و تەندروستێکی باش بۆ ئێوە دەخوازین. ئەزیزان، لە دوو بەرنامەی پێشووە باسی گرنگی ڕۆژوومان کرد. بە جۆرێ لە جۆرەکان باسی ئەومان کرد کە چۆن ڕۆژوو کاریگەری بۆ مێشک، بۆ دڵ، بۆ کۆندامی هەناسە، بۆ کۆندامی هەرسکردن، بۆ سووڕی خوێن، بۆ بەرگری لاشەی مرۆڤ، بۆ دەرونی و دەروونزانی، بۆ جومگە و ئێسکەکان، بۆ هەموو لاشەی مرۆڤ بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری هەیە، تەنانەت بە هەموو ئەندامە بچکۆلەکانیشە وەکو پەنکریاس و سەپڵ و جگەر. ئەزیزان، ئەمڕۆ پێم خۆشە باسیەوە بکەین کە ڕۆژوو خۆی چەندە گرنگە، ئێوارەش کە ڕۆژووەکە دەشکێنیت و یاخود بەیانێن بە ڕۆژوو دەبیت دە ئەوەندە گرنگە. ئەوە گرنگ نییە کە چەندین سەعات تۆ نانت نەخوارد بێ. ئەوە گرنگە کە ئێوارە ڕۆژۆکەت شکاندووە، چیت کردووە؟ ئایا هەموویت وەکو خۆی لێ کردوێتەوە؟ ئایا چۆن بڵێت خێرەکەش و وەکۆڵێ خێری دنیا و قیامەتەکەشت هەمووی لەدەست داوە؟ یان نە، بە جۆرێ لە جۆرەکان چۆن پێشتر تەندروست ڕۆژۆکەت گرتووە، ئێوارەش ڕۆژۆکەت تەندروست شکانوە. بەڕێزان، بۆ زانیاری بەڕێستان کە لە کتێبە زانستیەکانە باس کراوە، مرۆڤ کاتێکە لە بەیانیانەوە سەعات سێ و ئەوەندەوە نان ناخوات هەتاوەکو بۆ نمونە 6 ئێوارە، کاتە ڕێژەکە زۆرە. تۆ لە 3 هەتاوەکو 3 عەسر ئەکاتە 12 تا 6 کەواتە ئەکاتە 15 سەعات. 15 سەعات خواردن بە سوورێنچکە و بە مەعیدە واتە گەدە وەڕی خۆڵەکانە تێنەپەڕیوە. بۆیە لێرەوە دەست پێ دەکەم 15 سەعاتە ڕیخۆڵەکان هیچی بە ناوان نەچووە. 15 سەعاتە کۆ ئەندامەکان ئیسراحەتیان کردو و چوونەتە سووڕی مدمونەوە. 15 سەعاتە ئەم بە ئەندامە چالاکەکانی وەکو دڵ و سیەکان و مێشکیشەوە کە بە هیچ شێوەیەک تەنان لە کاتی خەویشان ناوەستن، بەڵام بە جۆرێ لە جۆرەکان ئیشەکان خاو بۆتەوە چکە تۆ چاکە و پیاوەتێکی باشت لەگەڵاکردن لە ڕێی ڕۆژۆکەوە زەخت و پەستانێکت لەسەر کەم کردنەوە. بەڵام کاتێککە ڕۆژوو دەشکێنیت، یەکەم شت دەبێت هەوڵ بدەیت ئاوی سارد و بیپسی و مادە کوحولیەکان، ئەوانەی کە مادە غازیەکانن با بڵێن، کە وەکو بیپسی و فانتا و هەموو ئەو جۆرانەی تر، و یاخود ئەو شەربەتانی کە بە تۆز گیراوەتەوە و هەندێک مادەی عەجیب و غەریبی تێکراوە، و یاخود ماستاوێکی زۆر سوێر یاخود زۆر تفت، کەم تا زۆر بەم جۆرانە ڕۆژوو نەشکێنیت. بۆچی؟ لەبەرەوەی باسمان کرد کە 15 سەعاتە ئەم ئەندامانە بە تایبەتی سوورێنچک و مەعیدە و دوانزەگرێ و ڕیخۆڵەکان هیچی بەناوە نەچووە. وەکو وایە عەرزێکی ساغ بێت و مەزبوط بێ و چۆتە جەوی خۆیەوە. کاتێککە تۆ ئەم مادانەی بەسەرا دەکەیت، بە جۆرە لە جۆرەکان کاریگەریەکی خراپی لەسەر دروست دەکات. کەواتە یەکەم شت لەو کاتێک کە دەیخۆیت هەوڵ بدە ڕۆژوو دەشکێنیت بە ئاوێکی شلەتێن زۆر سارد نەبێت، زۆر گەرم نەبێت، و مادەی غازی نەبێت، و مادەیەکی زۆر گەرم نەبێت. ئەمە یەکەم. دوو، مەعیدە بۆ چەند سەعاتێک ئیستراحەتی کردووە. چۆن من و تۆ کاتێک ئەگەر کرێکاریەک بکەین، لە کاتێکە کە ئەچیت بۆ ئیستراحەت، دوای دیتەوە 5 دقە و 10 دقە یەکەم تۆزێکی ئەوێ هەتا تۆزێک شەحن وەرەگریتەوە ئەچیتە جەوی خۆت و اینجا دەسەکەیتەوە بە ئیشەکەی جاران. مرۆڤی ژوایە، ئەندامەکانی لاشەی مرۆڤی ژوایە. کەواتە 5 خولەک یان 10 خولەکی یەکەم ئەگەر بکرێت چارەکێک و بگرێت شتێ زیاتریش، نابێت زەختێک پەستانێکی زۆر بخەیتە سەر سوورێنچک و مەعیدە و دوانزەگرێ، و نابێت بە یەک گورژم خواردنێکی زۆری بۆ بنێری، چونکە ئەم ماسوولکانەی ئەم ئەندامانە تۆزێک خاو بوونێتەوە. لەبەرەوە ڕەنگە تووشی بێتاقەتی، تووشی کەشەنگ بوون، تووشی وەکۆڵێ سست بوون، تووشی بێزاربوونێک ببێ، لە ئەنجامە ببێ بە تەسەموم یان مەعیدە ئێشان یان دوانزەگرێت بێشێ، یاخود ببێ بە قورحەیەکی مەعیدە و دوانزەگرێت کە ڕەنگە لە داهاتووە ئاماژەیەکی پێ بکەین. بۆیە زۆر گرنگە یەکەم بە ئاوێکی شلەتێن کە زۆر گەرم و زۆر سارد نەبێ، دووەم هەوڵ بدەی ئەو خواردنەی کە دەیخۆی خواردنێکی زۆر قورس نەبێت، سێەم ئێمە بە درێژایی 15 سەعات هیچمان نەخواردووە. و ئەو شتەی کە زۆر گرنگ و مهمە بۆ مێشکی مرۆڤ کە بریتە لە گلوکۆز، ڕاستە وتمان لەلایەکەوە زۆر جار ڕێژەی شەکر کەم دەبێتەوە و کاریگەری باش دروست دەکات بۆ کەسانی کە شەکری هەیە، بەڵام لەلایەکی تریشەوە هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە وەکو پزیشکان کە تۆ بۆ ماوەی 15 ساعت گلوکۆزت نەخواردووە، شەکرت وەرنەگرتووە،
ڕێژەی گلوکۆز بە جۆرە لە جۆرەکان لە جسما کەمی کردووە و لە ناو مێشکیشا کەمی کردووە بۆیە تەرکیزە تۆزەکەمە بێتەوە ڕەنگە بۆ کۆڵێت بینینیشە تا ڕادەیەک تۆزێکەم بێت ڕەنگە زاکیرش تۆزێکەم بێتەوە ئەمە بۆ خۆی دراسە کراوەوە توێژینەکان سەلماندوێتی بەڵام دەبێت تۆ ڕێژەیەکی گلوکۆز وەرگری بەڵام بە ڕێژەیەکی زۆر بەرزنا لەسەرتاوە بۆیە زۆر جار سونەتە لە دینە باس کراوەکە چەند خورمایەک بخۆیت بۆ خۆی باش و چاک و مەزبوطە چکام چەند قلە خورمایە ئەگەر 3-4 دەنگ بێت دەیخۆیت هەم ئیسراحەتێک بە مەعیدە دەدات ئیسراحەتێک بە سوورێنجک و بەڕی خۆڵەکانش دەدات و لە لایەکی تریشەوە ڕێژەی گلوکۆزیش تۆزێ دێنێتەوە تایمی خۆی و ڕێژەیەک لە ڕێژەکانی گلوکۆزیش کە لە مێشک و لە لاشەی مرۆڤیشا کەمی کردووە ئەویش دەبێتەوە تایمی خۆی کاتەمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە بۆ ئەوەی چۆن بڵێ وەکو ئەلێرتێک وەکو وریاییەک جسم بەرەبەرە تۆزێ وریا بێتەوە تۆزێ جسم زیتەڵە بێتەوە تۆزێک ئەو تەرکیز و بێتاقەتی و ناڕەحەتیەکەم تا زۆر کەم بێتەوە باشتر بێ و چاکتر بێت بەرەو چاکتر بچێت لاشەی مرۆڤەکە و اینجا کە ئامادە سازی بکرێت بۆی کە لە دواییە خواردنی تر بخورێت کاتەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهمەکە تۆ دەبێت ڕێژەیەک شەکر وەرگری جا ئەکرێت بە لوقمە قازێک ئەکرێت بە پاقلەوەیەک بەڵام ئەگەر خواردنێکی شەکرێکی ئاسایی بێت وەکو گەزۆیەکە یان بۆ مثلا خواردنێکە کە خورمایە یان بۆ نە جۆرە میوەیەکە کە شیرینە ئەمە بۆ خۆی شتێکی باشتر و چاکترە چونکە هەمیشە ئێمەی پزیشک بواری تەندروستی هەمیشە هانی ئەو ڕۆژوانان دەدەین کە شتی تەبیعی بخۆ شتی تەبیعی بخۆت تەنانەت لە خواردنەکانی تریشا هەوڵ بدە شتێکی لە قوتونراو نەبێت هەوڵ بدە شتێکی گەرمەوە کراو نەبێت هەوڵ بدە شتێک نەبێت کە بەڕاستی لە سەلاجە و لە فرێزەرەدا دەبنە هەتاوەکو فرێژ بێت باشتر و چاکترە و کاریگەری زیاترە خاڵێکی تر کە گرنگ و مهمە بەڕێزان ئەویش ئەوەیە باشتر وایە ئێمە دوو ژەم خواردنمان هەبێت ئێمە بەداخەوە ئێمەی تاکەکانی کۆمەڵگا هەر لە جیهانی شاوای و ڕەنگە لە کوردستانی خۆشمانە زۆرێک لە ماڵەکان وابێت کاتێک کە لەگەڵ مامۆستانی ئاینی بانگ دەدەن کاتێک یەکسەری بانگتر بانگ دەدات ئێمە قەنەعەتمان وایە تر کاتێکی ترمان نییە شوڵی لی هەڵدەماڵین لەو دەقەیە هەرچی خواردنێکمان لە بەردەستایە چونکە وەکوڵێت بێتاقەتین لە بەیانەوە چەندین ساعتە نەمان خواردەوە بە حەماسەتەوە این هەمووی هەردیقەت بدە زۆر جار بەڕێزان دەڵێن کە دەچین بۆ بازار قیرسیاکەین هەموو بازار بکڕین بەس دەبێت وایە حاڵەتی دەرونی تۆ بانگی هەموو شتەکان دەکات داوای هەموو شتەکان دەکات بۆیە زۆر باش و گرنگە کە تۆ بۆ ماوەی یەکەم ئاوت خواردووە شرینیەکت خواردووە ڕەنگە سوپێکت خواردووە شۆربایەکت خواردووە بۆ ئیسراحەتێک بە مەعیدە و بە سوورێنچک و بەڕی خۆڵەکان بدرێت بۆ ماوەی 10 دقە چارەکێک کە زۆر جار لە ماڵەکانە جێبەجێ دەکرێت شتێکی باشە دەڕۆی بۆ نوێژ دەڕۆی بۆ مزگەوت نەخێر هەڵەسی پیاسەیەک دەکەی لە ناو باخچەکەی ماڵی خۆتانە جوڵە و حرەکەیەک دەکەی دەموچاو دەشۆی دەستنوێژێک دەگرێت ئەمە بە خۆی شتێکی زۆر باش و چاکە کەی بانووی ماڵ هەڵەسێت دەچێت بۆ متبەقەکە تۆزێ مەشغوڵ دەبێت بە قاپ و بە منجەڵ و بە چێشتخانە ئەم بۆ خۆی شتێکی زۆر باش و چاکە با 10 خولێک چارەکێک ڕێستێک ئیسراحەتێک بدرێ بە ڕیخۆڵەکان و بەلاشەی مرۆڤ بۆی بچێتە جەوی خۆیەوە بۆی وەکۆڵە تۆزە گێڕ بگۆڕێ بچێتە تایمی خۆیەوە اینجاکە لە جەولەی دووەمە کە بریتە لەوەی کە بەڵێ دەکرێت اینجاکە دوای ئەوە بۆی دانیشید وەکۆڵێت کەوکوژی بۆی دانیشی لەسەر سفرەکە دەستکەی بە خواردنی خۆت ئەمە شتێکی باشە کاتە ئەمەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ بوو کە ئومێ دەکەین ئەمەش بەشێک بێ لە خێری خۆت وەکۆڵێ خێرێک بە خۆت بدەی خێرێک بە لاشی خۆت بدەی و لە داهاتووشا لە ساغ بیچکە قەنەعەتم وایە یەکێک لە هۆکارەکانی واجببوونی ڕۆژوو بۆ لەش ساغی مرۆڤەکانە بۆی مرۆڤەکان بەڕاستی بەهێز و بەقۆت بن و تەندروست بن و لە لایەکی تریشەوە قەدری برسێتی بزانین و لایەکی تریشەوە چاومان لەو کەسانە بێت کە نان ناخۆن و برسین و نەدارن کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ خاڵێکی تر بەڕێزان کاتی خواردنە بەداخەوە ئێمە من وەکو دکتۆرێک ڕەنگە لە بوارە دینیەکەی باس ناکەم بەڵام بەداخەوە زۆر جار لە ماڵەکانە ئەو هۆکاری کە ڕۆژووبوونی بۆ دانراوە جێبەجێ ناکەین هۆکاری بە ڕۆژووبوون بۆ ئەوەیە کە تۆ چەند ژەمێک لە خۆت بگریتەوە و پارەیەک لە خۆت بگریتەوە و خواردنێک لە خۆت بگریتەوە چاوت لە فەقیرێکی تر بێ بۆیە من عجیبم لێ دێ هەمومان ئەم حاڵەتە جێبەجێکەین ئەوەی کە ژەمی نیمەڕوانیش نایخۆین بە دووقاتە سەرفی دەکەین لە ژەمی ئێوارانە دەیخۆین و کاریگەریەک لەسەر کۆندامی هەرس و لاشەی خۆمان دروست دەکەین بۆیە لە ڕووی زانستیەوە و لە ڕووی پزیشکیەوە دەبێت ئەوە ئاگادار بن ئەزیزان دەبێت ئێوارەش دوایەوە کە ئەو بەڕێزانی کە ڕۆژوو دەشکێنن خواردن دەخۆن دەبێت خواردنێکی سووک بێت
دەبێت خواردنێکی قورس نەبێت، دەبێت خواردنێک بێت لە شۆرباوە و لە شتێکەوە نزیک بێت کە هەرسکردنی زۆر قورس نەبێت، دەبێت خواردنێک بێت هەمە چەشن بێت باشتر و چاکتر لەوەی کە یەک دانە بێت و بە ڕێژەیەکی زۆر بێت. هەمە چەشن مەبەستمان ئەوەیە تۆزێک لە سووپ، تۆزێک لە زەڵاتە، تۆزێک بۆ نمونە مثلەن لە ئەگەر برنجێکە یان گۆشتێکە مشکلە نییە، هەتا بتوانرێت گۆشتی سووریش نەبێت باشتر و چاکترە، چکە ڕێژەیەکی زۆر چەوری تێدایە و زەختێک لەسەر ڕیخۆڵەکان و لەسەر گەدە دروست دەکات و لە ئەنجامیشا دیسانەوە دەبێتەوە فلیمەکەی ترکە باسمان کرد بریتە لە چەوری نیشتن لەسەر مرۆڤ، لەسەر لاشەکان و لەسەر ئەندامەکانی مرۆڤ کە بەداخەوە هەندێک لە ئێوەی بەڕێز کە سەیریان بەرنامە دەکەن معاناتی ئەوەتان هەیە کە دەڵێت دوای ڕەمەزان 5 کیلۆ زیادم کردو یاخود 3 کیلۆ زیادت کردووە، کاتە لە ڕووی دینیەوە و لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی دەبێت بە خۆمانە بچینەوە. ڕۆژوبوون دەبێت بەلایەنی کەمەوە ڕجیمێکی زۆر باش بێت، دوای هەموو ڕۆژوبوونێک ئێمە 5 کیلۆ بۆ 10 کیلۆ کەممان کردبێت، نەک بەعکسەوە 5 کیلۆ بۆ 10 کیلۆ زیادمان کردبێت. خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە دەبێت ڕێژەیەکی ئاو زۆر بخورێت. هەتاوەکو کە دەگاتە کاتی پارشێ و دەبێت ڕێژەیەکی زۆر شلمەنی بخورێت بۆی ئەو شلەی کە لە لاشەی مرۆڤ لە دەست چووە و بۆ ماوەی 15 ساعت ڕێژەی شلەمەنی لە لاشەی مرۆڤ کەمی کردووە، بەتایبەتی ئەوانی کە بەردی گورچیلیانەیە کە ڕەنگە لە جادێکە باس بکەین تۆ هەتاوەکو ئاو زۆرتر بخۆی ڕەنگە هۆکارێکی باش و چاک بێت بۆ ئیشکردنی گورچیلەکانت، بۆ فرێدانی بەردی گورچیلت و بۆ ئاسوودەبوونی خۆت. با بڕوات هەتاوەکو ئەخیر ئەگاتە سەعات 9:30 هەتا دەتوانێت تۆی ڕۆژوان تکات دێ دەکەم لە دوای سەعات 9 شەوە هیچ مەخۆ. شەوچەرە و خواردن و لەفە خواردن و دیسانە و دەستکەی بە خواردن شتێکی زۆر باش و چاک نییە و شتێکی زۆر تەندروست نییە. وەگەر بکرێت مرۆڤەکان لە دوای سەعات 6:30 و 7:00 بۆ نمونە کە بانگەدا 7:00 ئەوەندە کە بانگ دەدات بە گوێری شوێنەکان فەرقی هەیە، تۆ نان نەخۆی دیتە دوایەوە ئەگە سەعات 9:30 بۆ نمونە مەسەلەن شۆربایەکە یان چایەکە یان مەسەلەن کاپۆچینۆیەکەش قاوەیەکە نسکافێکە خواردوتە قەی ناکە، بەڵام بگاتەوەی کە دیسان و ژەمێکی تر بخۆیت و دوای خواردنەکەت کە خواردوو اینجا سەعات 10 بەسەریا بخەی بەڕاستی تەندروست نییە. بۆ ئەگە لە سەعات 7:00 نانت خواردو تا سەعات 10 هیچ نەخۆی بۆ ماوەی 2 ساعت 3 ساعت خواردنەکە هەرز دەبێت لە سەعات 10 یان 11 کاتژمێر 11 خەوتی بێتی کاتە ئەو وەختە سەعات 2:30 بەیانیانیش هەڵەسی بۆ پارشێ و پارشێوانی بەیانیان کە بە ڕۆژوو دەبی پێم وایە هەر لە ڕووی دینی شەو مامۆستایانی باسییان کردووە کە سونەتە و سونەتێکی زۆر گرنگە کە جێبەجێکەین، مانای وایە لە ڕووی دینەوە تەشجیع کراوین پارشێ هەڵسین. بۆیە لە ڕووی تەندروستی شەو من هاانتان دەدەم و لە کتێبە زانستیەکانیشە کە لەم بوارەیە باسییان کردو بڵێ هانی مرۆڤەکان دەدرێت بە هیچ شێوەیەک خۆت بە مهم مەزانە، خۆت بە مسەیتر مەزانە بڵێ من زۆر احتیادی هەست بە برسێتی ناکەم. نا، زۆر زەرورە بەیانیان سەعات 2:30 هەڵسی یەکەم ئاوت خواردبێت، شلەمەنیت خواردبێت، ئەگەر کرا سەوزە و میوەت خواردبێت، ئەگەر کرا سوپێکت خواردبێت و ئەگەر کرا هەندێک لە شیرینیشت خواردبێت زۆر باش و چاکە. ئەگەر لە ڕێی چایەکەوە بێت، لە ڕێی خواردنی میوەکەشەوە بێت کە شیرینی تێدایە بۆ خۆی شتێکی زۆر باش و چاکە، بەڵام هەتا بتوانی بەیانیان شتی سوورەوە کراو و خواردنێکی گەرمەوە کراو و خواردنێک نەخورێت کە پێویستی بە هەرسکردنێکی زۆرە و چکە تۆش دوایەوە ڕەنگە بە خسەریا بخەویتەوە دوای نوێژی بەیانی وە لە ئەنجامە هەرسکردنی خواردنە تێک دەچێت وەکە ئازێتێک و ناسۆریەک بۆ مەعیدە و بۆ دوانزەگرێ و بۆ ڕیخۆڵەکان دروست دەکات و ڕەنگە بە سلبی بەسەر مرۆڤەکانە بشکێتەوە. کەواتە بەیانیان زەرورە و شلەمەنی خواردن زەرورە، میوە خواردن خۆزگە بە خۆزگایە کولتوری دانانی میوە لەسەر سفرەکانە لەم وڵاتی خۆمان زیادی بکردایە، چۆن هەمیشە مرۆڤەکان بیریان ناچێت بۆ کۆڵێت ئاو دادەنێن لەسەر سفرەیان بۆ نەکەوچک و چەتاڵ و قاپ و مەسەن زۆرجار سەوزە دادەنرێت، بەڵام خۆزگە بە خۆزگایە کولتوری دانانی میوەش لەسەر سفرەکانی ماڵی کوردیش ببوایە بە کولتورێکی بەردەوام. هەموو ماڵەکان نەک هەر لامان ناتەبیعی بووایە، ئەسڵەن لامان ناتەبیعی و زۆر بۆ کۆڵێت شتێکی زۆر عەجیب وایە ئەگەر میوە لەسەر سفرەکان نەبیندرایە، ئەگەر بە کەمیان بە زۆر بۆ کۆڵێت ئەگەر کەمت هەیە یان زۆرت هەیە دەوڵەمەندی یان هەژاری کێشەم لەوە نییە، بەڵام دانانی میوە لەسەر سفرەکان هۆکارێکی زۆر گرنگە بۆ تەندروستی. بەو ئومێدەی کاتێک ڕۆژوو دەشکێنیت ڕۆژوو شکاندنێکی تەندروست بێت و کاتێک کە بەیانیان پاشێو دەکەیت بەیانیانێکی تەندروست بگریت و بۆی بتوانین ڕۆژوویەکی تەندروستمانە بێ و بۆی بتوانین ئەم مانگە بە خۆشی و باسوودەیی بشکێتەوە بەسەر هەمومانە و لەشێکی تەندروستمان هەبێت. ڕێز و خۆشەویستی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی بفەرمونون تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.